سڵاتانە بێ و کاتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر بە خۆشحاڵیەوە لە نێو سێمین کۆڕبەندی پەروەردەی کوردستان زۆر بەڕێز مامۆستا سامان ئەرگوشی دەدوێنین. مامۆستا گیان زۆر بەخێربێن. خۆش بی سەلامەت بی مەمنون سپاس دەستان خۆش. مامۆستا گیان بۆ پێی جەنابتان بەرپرسی کتێبخانەکانن لە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکانی سەر بە وەزارەت. دیارە بە دیجیتاڵکردن یەکێکە لە پرۆسە هەرە ئەکتیڤ و زیندوەکان کە وەزارەتی پەروەردە ڕۆڵی گرنگی تێدا دەجێڕێ بە تایبەتی ئێوەمانان کە لە بواری کتێبخانە و کتێب و بابەتی زانیاریەکاندا کەسێکن کە تێدا دەژین کەواتە ئەوە ڕۆلی ئێوەیە کە بتوانن ئەو داتا باشانەی کە لە بواری پەروەردە هەیە لە بواری فێرکردندا هەیە لە نێو سیستەمی ئی کتێبخانەدا جێگای بکەنەوە. ئایا ئی کتێبخانە ئەو سەرچاوەیە کە بەڕاستی منی مامۆستا منی ڕاهێنەر منی پەروەردەکار پشتی پێبەستم بۆی بەهای زانیاریەکانم بەرزتر بکەمەوە؟ بەڵێ سەرتا دەستان خۆش بی بەڵێ هەلە دەستپێکی دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێم هەوڵێکی جدیدرا هەموو دام و دەستگا حکوومیەکان بە ئەلەکترۆنی بکرێن. وەزارەتی پەروەردە بە تایبەتی دکتۆر ئاڵان هەوڵیدا یەکەم بیت لە وەزارەتانەی کە بە ئەلەکترۆنیکردنی دام و دەستگاکانی سەر بە وەزارەتی پەروەردە هەڵسا بە دانانی پلاتفۆرمێکی ئەلەکترۆنی بە ناوی ئی پەروەردە. ئەو ئی پەروەردەیە لە چەند بەشێک پێکاتبوویەک لەو بەشانە کە زۆر بە گرنگمانزانی ئی کتێبخانە بوو. ئی کتێبخانە هەوڵدرا چەند سەرچاوەیەکی هەموو سەرچاوە زانستیەکان لەم کتێبخانە بڵاو بکرێنەوە بۆ سوودوەرگرتن قوتابیان مامۆستایان هەموو کادرانی پەروەردە تا بگرە خەڵکانی دیکەش بەگشتی سوود لێ وەربگرن دایک و باوکان هەمویان ئەم کتێبخانەیە کە هەر سەرچاوەیەکی زانستی لێی دادەنرێتن طبعا بە چەند فلتەرێک دادەنرێتن. یەک لەو فلتەرانە مەسەلەن لە بەڕێوەبەراتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان پسپۆر و شارەزا لە هەموو بوارە زانستیەکان هەنا. ئەوجا هەر سەرچاوەیە کە بمانەوە لە کتێبخانە دابنێن ئەم شارەزا و پسپۆرانەی لە وەزارەتی پەروەردەن بە تایبەتی لە بەڕێوەبەراتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکانن پیاداچوونەوەی زانستی و زمانەوانی و ئەم شتانە بۆ ئەم پەرتوکانە و ئەم سەرچاوە زانستیانە دەکەن ئەگەر بە پێویستیان زانی و باشە بۆ ئەم ئی کتێبخانە ئۆکەیان کرد و ئیمزان لەسەر کرد دەدرێتە بە لیژنەی تەکنیکی و فەنی ئەوانیش لە ئی کتێبخانەدا دەنێن و ئامادە دەبێت بۆ بڵاوکردنەوە و سوود وەرگرتن لەو سەرچاوەیە ئەوجا ئی قوتابیان بی مامۆستاوی هەتا دایک و بابا هەموو کەسێک دەتوانین لە ئی کتێبخانە لە وەزارەتی پەروەردە سوودە و سەرچاوانە وەربگرێت. مامۆستا بۆ لە بەشێک لە قوتابخانەکاندا بە تایبەتی لە بازنەی یەکەم و دووەم وڵا بازەکانی تریش بەداخەوە ینی کتێبخانە ڕۆلی ئەو تۆی نییە. ینی ئەگەر ببوورە هەندێک جار شوێنێک نیە ناوی کتێبخانە بێ هەندێک جار کە شوێنەکە شەیە بەڵام شوێنەکە نەشایستەی ئەوەیە نەپێداویستیەکانی وەکو کتێب و وەکو داتاشۆ وەکو کۆمپیوتەر وەکو وەسایلانێک کە بتخوێنەوەی تێدا بکرێ بەردەست نییە. زۆر ئەو شتانە شەیە بەڵام مامۆستایەکی ئەکتیڤ نییە. بزەبت زۆران ڕەنگە زۆر شوێنی گونجاو نەبە بۆ دانانی کتێبی قوتابخانە لە قوتابخانەکان یاخود کادرێکی فەنی زیرەک لەم بوارەدا نەبووە بچێ ڕێنیشاندەری قوتابیان بێ لە کتێبخانەیەکە بوارە زانستیەکان بە شێوەیەک لە شێوەکان بگەینێتە قوتابیەکان. بە سپاس بۆخوا ئەمڕۆ لەبەر پێشکەوتنی تەکنەلۆژیای ئەم سەردەمە و بە ئەلەکترۆنیکردنی هەموو دام و دەستگاکان کتێبخانەکانیش ئەوەی گرتەوە دەتوانی مەسەن لە هەر قوتابخانەیەک لە قوتابخانەکان مامۆستایەکی چالاک یاخود بەڕێوەبەرێکی چالاک یاخود قوتابیەکی چالاک یاخود داکوبابێکی چالاک سوود لە خوێندنەوەی هەر سەرچاوەیەک لە سەرچاوە زانستیەکان وەربگرێت لەو ئی کتێبخانەیە کە لە وەزارەتی پەروەردە قوتابخانەکان کتێبخانەیان هەیە هەمویان یعنی هەمویان نا بەڵام بە ڕێژەیەکی ١٨ ڕەنگە کتێبخانان هەبی ئەگەر ژۆرێکی تایبەت و مێز و کادرێکی فەنی ئەم بوارەش نەبێتن یعنی
کتێبخانە جۆری زۆرە مەسەن حتا کتێبخانەی قوتابخانە جۆری زۆرە هەیە کتێبخانە لە قوتابخانە گشتیە هەموو بارەکان دەگرێتەوە ژۆرێکی تایبەتە بە کتێبخانە هەموو بارە زانستیەکانی لێ و چەند کورسی مێزێکی لێ و کادرێکی فەنی ئەتوانێت لە فەراغی هەر دەرسێک لە دەرسەکان قوتابیان بباتن سوود لە وەربگرن جۆرێکی تر هەیە لە قوتابخانە تایبەتە مەسەلەن کتێبخانە هە تایبەتە بە زانستێکەوە مەسەلەن زانستی کیمیا زانستی زیندەوەرزانی هەیە بە زانستی مێژوو بەس تایبەتە بە مێژوو هەیە ئیپۆلە یعنی کتێبخانە لە قوتابخانە هەیە لە پۆلە ئەو جۆرە کتێبخانەیە کە لە پۆل دادەندێ قوتابیەکان بە خۆیان سەرپەرشتی کتێبخانە دەکەن یەک دەبیتە یعنی ئەگەر بێت و ئێمە جۆرەکانی کتێبخانە بژمێرین کتێبخانە زۆر جۆری هەیە ئەوە بەسی قوتابخانە بوون مەسەن لەنەوە بەڕێوەبەراتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان بەڕێوەبەراتیەکە بە ناوی کتێبخانە ئەمە تایبەتمەندیەکی تایبەتی خۆی هەیە بۆ ئەم کتێبخانە هەموو سەرچاوە پەروەردەییەکان لە خۆ دەگرێت بە زانستیەوە بۆ ئەم پسپۆڕ و شارەزانەی کە پرۆگرامی خوێندن دادنێن یان لە پێ کاتێکی پێویست بگۆڕن دێن سەرچاوە زانستی و پەروەردەییەکان لەم کتێبخانەیە وەردەگرن سوودی لێ وەردەگرن لە بۆ گۆڕنی پرۆگرام ئێمە وەکو باست کرد کتێبخانەمان هەیە سەرچاوەکانی خوێندنەوەمان هەیە وەکو کتێب و وەکو ئەوانەی کە دەتوانین لێوەی فێربین بەڵێ مامۆستاشمان هەیە کادری سەرکەوتوشمان هەیە بەڵام ئایا پرۆگرامێک هەیە بۆ ئەوەی کە قوتابی ئەگەر نەڵێ ناچار بەڵام قوتابی سربشکە لەوەی کە کاتێکی هەبێ لەو کاتانێک کە لە کاتی دەوامی قوتابخانەیە لە کتێبخانە بخوێنێتەوە یان ئیلا لەو کاتانێک کە فراغێکی مامۆستا وانەکەی ناڵێتەوە لە قوتابخانە نییە نەهاتووە بۆی بچێ ینی زۆر جار قوتابی ناچێ هەندێک جار بەداخەوە لە قوتابخانەکان داخراون من پێم باشە برێم خوێندنەوەی کتێبخانە یعنی کتێب بە حەز و ئارەزووی خۆی کەلتوری خوێندەوە لە لای ئێمە بەداخەوە زەعیفە زەمە بەستم ئەوە بوو ئەوە باشتر ئاشکرا بکەم و بڵێم مەسەلەن بوونی کتێبخانە حتا لە ماڵێک یعنی شەر نییە ئەتوو خەڵکێک ئیزبار بکەی بچی بخوێنیتەوە بەڵام دەبێ فێری بکەین بالضبط ما بەس لە بوونی کتێبخانە لە قوتابخانە بۆ ئەوەیە کە منداڵەکان فێر بکەیت چۆن بخوێنینەوە چۆن سوود لەو سەرچاوانە وەربگرین چۆن سەردانی کتێبخانە بکەین یەکەمین جار پەروەردە و فێرکردن یەکەم جار دەبی فێریان بکەین هەلم قۆناغا سەرەتاییەکان چۆن دەچنە کتێبخانە چۆن کتێبێک هەڵدەبژێرن بخوێنەوە چۆن بە دوای ئەو سەرچاوەیە دەگەڕن لە کتێبخانە کە ئەو پێویستی پێیتی ئەوە یەکەم جار بەس هەوڵ بدەی فێریان بکەیت کە فێرت کرد حەزیان دەستە خوێندنەوە کە حەزیان چوە خوێندنەوە ئەبێتە تاکێکی باوەڕ بەخۆ سەرکەوتوو زیرەک ئەوجە هەموو هەدەفمان ئەوەیە لە ڕێگای ئەم خوێندنەوە کۆمەلگا بەگشتی داک و بابانیش ڕابکێشین بۆ ئەوەی ببێتە کەلتورێک خوێندنەوە مەسەلەن لە وڵاتان بڕۆ ئێستاش لە ناو پاس و قیتار و شوێنەکان خەڵکانێک وا فێرکراون لێ ڕاهاتوون بە حەز و ئارزوی خۆیان کتابێکیان لە دەستە بخوێنەوە ئینشاءڵڵا چاومان لێیە ئەو هەوڵە بدەین خەڵکانی ئێرەش بەو کەلتورە فێر بکەین و هیواین ئێمەش کە کتێب ببێتە وەک دەگوترێ ئەو ماڵی کتێبخانەی تێدایە هەمیشە چرایەک تێدا دەستێ ڕۆناچێک تێدایە بۆ هیواین کە خوێندنەوە ببێتە کەلتورێکی جوان وەک چۆن لە ڕابردوودا حەکایەت خوانەکان دایک و باوک باپیرە و داپیرە بەشێک بوون لە باپیرانمان خۆیان کتێبخانەیەک بوون بۆ هیواین کە کتێبخانەکان ئەو ڕۆڵە بینن بە تایبەتی لە ناو ناوەندەکانی فێربوون مامۆستاجیان زۆر سپاس دەکەین هیلاکمان کردی دەستان خۆش زۆر سپاس مەمنونی سپاس بۆ ئێوەش بینەرانی تەلڤیزیۆنی پەروەردەی هەولێر